گەشتی ئەمرە بە وڵاتی سعودیە دەست پێ دەکاتەوە با لە بەرچاوگرتنی کۆمەڵێک ڕێککاری تایبەت بە خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا بەهۆی کۆڕۆناوە لە ماوەی ڕابردوودا. ئیتر گەشتەکان ڕاگیرا بوون بۆ سعودیە، بەڵام لە هەرێمی کوردستان هێشتا بڕیار نەدراوە ئایا گەشتی ئەمرە بۆ سعودیە دەکرێت یان نا. هاوکارم ڕێناس عەلی لە هەولێرەوە لەگەڵ ما و لەگەڵ وتەبێژی وەزارەتی ئەوقاف قسە دەکاتەوە پرسیارەکان ئاراستیەوەن کەیکە بزانین لە کوردستان چۆن بڕیار لەسەرم پرسە دەدرێت. گوڵباخ عراق و سعودیە دەستی بە گەشتی ئەمرە کردوێتەوە بە ڕێکار و ڕێنمایە خۆپارێزیەکان. عراقیش داوای لە وەزارەتی ئەوقاف هەرێمی کوردستان کردووە کە دەتوان گەشتی ئەمرە دەست پێ بکەنەوە بۆ ڕێکار و ڕێنمایە تەندروستیانەی کە وڵاتی سعودیە دایناوە بۆ گەشتی ئەمرە و ئەلبەتە ڕێکارەکان زۆر توندن و خۆپارێزیەکانیش توندن وەکو جاران خەڵک ناتوانێت کەمتر لەو ڕێژەی جاران گەشتیان گەشت دەکەن و کەمتریش لەو فەرزانەی کە بەشدار دەبوون سنووردار کراوە بە شێوەیەکی گشتی ئەمرە. بەڵام من وردەکاری زیاتر لە وتەبێژی وەزارەتی ئەوقاف وەردەگرم. کاک نەبەز ئیسماعیلم لەگەڵدا. کاک نەبەز سپاس بۆم دەرفەتە. دەپرسم ئێوە تاکەی چاوەڕێ دەکەن گەشتی ئەمرەکەی دەست پێ بکەنەوە و ئامادەکاریەکانی ئێوە چی دەبێت و هەروەها وردەکاری گەشتکردن چۆنە؟ بەڵێ بەنای خودای بەخشندەی میهرەبان بەخێراتن جەنابتان دەکەم. بێگومان لە 28 شوباتی ساڵی ڕابردوو بە هۆکاری هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا وڵاتی عەرەبستانی سعودیا گەشتەکانی عومڕی بۆ جیهان ڕاگرت. هەرێمی کوردستانیش وەکو هەر وڵاتێکی تر گەشتەکانی عومڕێتیدا ڕاگیرا. ئێستا سوپاس بخوا دوای ئەوەی کە ژینگەی جیهان وردە و دەخەریکە لەبار دەبێتەوە لە دەربارەی نەمانی ڤایرۆسی کۆڕۆنا کەمتربوونی ڤایرۆسی کۆڕۆنا دەستی باڵی حەجی عراقی ئێمە ئاگادار کردەوە کە وڵاتی عەرەبستانی سعودی ڕەزامەندی داوە بەپێی چەند ڕێکار و ڕێنماییەک گەشتەکانی عومرە بۆ جیهان و بۆ هەرێمی کوردستانی دەست پێ بکاتەوە. ئێمە نووسراوێکی فەرمیمان بە ژمارە 6 لە 1 ئاڕاستەی لایەنی پەیوەندیدا کرد کە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی لە ڕێکار و ڕێنمایەکانی گەشتیاران و عومڕەکارانی هەرێمی کوردستان ئاگادارمان بکەنەوە بە شێواز و میکانیزمێک بێت، چونکە میکانیزمەکان ڕێنمایەکان هەمووی گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەوەی کەوا هەیە دوو بابەتە. بابەت یەکەم پەیوەندی بە وڵاتی عەرەبستانی سعودیاوە هەیە، تەمەنی عومڕەکاریان تەحدید کردووە لە 18 بۆ 50 ساڵ و مانەوە لە عەرەبستانی سعودی کە هەر کاتێکەوە هەر عومڕەکارێک داخلی وڵاتی عەرەبستان بێت بۆ ماوەی 3 ڕۆژ کەرەنتین دەکرێت و هەر قافلێک لە عومڕەکاران ئەگەر خوا نەخواستە تووشی کۆڕۆنا بێت لەوێ هەموو قافلەکە کەرەنتین دەکرێت لەسەر ئەرچی خۆیان. مانەوەیان لە وڵاتی عەرەبستان لە ماوەی 4 ڕۆژ لەسەر ئەرچی خۆیان دەمێننەوە و زائیدەن دەبێ فەحسی کۆڕۆنا بکەن لە وڵاتی ئەو وڵاتێکەوە بۆی دەچن و لە وڵاتی عەرەبستان دووبارە فەحسی کۆڕۆنا بکەنەوە و لە یەک عومڕەش بە پێی تەکنیکی تەکنۆلۆژیای سعودی کە ئەوان سەرپەرشتی دەکەن ناتوان لە یەک عومڕە زیاتر بکەن و ناتوان لە هەموو نوێژە فەرزەکان بچنە حرەمی مەکەی پیرۆزیان بچنە مەدینەی پیرۆز بۆی سونەتی عومڕە جێبەجێ بکەن. کۆمەڵێک ڕێکار و ڕێنمایی تر کە بەڕاستی ئەرکەکە لەمە دووە قورستر دەکات و بەدەر لە هەموو ئەوانش نرخی تێچووی عومڕە لەگەڵ ڕابردوو زۆر جیاوازی دەبێت، چونکە هەممانەوەی عومڕەکار کەمێک زیاترە و هەمیش شێوازی تەکنیکی چوونەکە گۆڕانکاری بەسەرداهاتوە. جاران ئەگەر فڕۆکەیەک چەند نەفەری گرتووایە دەچووە عومڕە و گەشتەکەی دەکرێت ئێستا دابەش بۆ 150 واتە هیچ کەسێک ناتوانێت شتێکتر دابنیشێ. ئەو پاستانێکەوە جاران 50 کەسی دەکرد ئێستا توان تەنیا 24 کەس لە ناوی دابنیشن. ئەو عومڕەکارانە جاران 4 کەس لە ژوورێک پێکەوە دەمانەوە، ئێستا تەنیا 2 کەس دەتوان لە ژوور بمێنەوە. ئەمانە هەموو بەپێی ڕێکار و ڕێنمایی قورسە وڵاتی عەرەبستان جێبەجێی دەکاواتە. ئەمە تەنیا قسە نییە، ئەمە بۆ هەموو جیهانیشە بێ جیاوازی. لە ئێستادا ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەپەرۆشەوە جەنابی وەزیر دکتۆر پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی بەپەرۆش بۆ ئەوەی بەڕاستی داواکاری خەڵکی ئێمە یعنی نەتیجەی هەبێت و جێبەجێ بکات. هەر لە سۆنگەی ئەوەوە نووسراوێکی ئاڕاستی وەزارەتی تەندروستی حکوومەتی کوردستان کرد. لە ئێستادا ئێمە کە لە 18 یەکەوە ئەو نووسراوەمان کردووە چاوەڕێی لێژنەی باڵای کۆڕۆنا و بە تایبەتیش وەزارەتی تەندروستی دەکەی بۆ پێمان بڵێ ئایا ئێمە بە چ میکانیزمێک بە چ شێوازێک دەست بکەینەوە بە گەشتی عومڕەکاران. هەروەکو زانیاری بۆ جەنابیشت لە عێراقدا ئەم ڕێکارانە دەستکراوە بە جێبەجێکردنی و گەشتەکانی عومڕە خەریکن ڕێک دەخەن، بەڵام وەکو ئێمە زانیاریمان هەبێ خەڵکێکی یەکجار کەم داواکاری هەیە بۆ ئەوی بچێت عومڕە جێبەجێ بکات یان عومڕە ئەنجام بدە لەبەر ئەوەی ڕێکارەکان ئەوەندە قورسن و پارەکەش زیاترە، ماوەی مانەوەش زیاترە و خوا نەخواست ئەگەر لە قافلەکەدا کەسێک توش کۆڕۆنا بێ لەسەر ئەرچی خۆی کەرەنتین بکرێ بۆی ڕێکارەکان ئەوەندە قورسن تا ئێستا گەشتیش لێوێندەر تۆزێک ئەستەم و زەحمەت بووە. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ڕێکارەکانی کارژێڕی ئیداریمان لەگەڵ کۆمپانیەکان بەردەوامە، چونکە ئێمە 14 کۆمپانیای سەرەکی لە هەرێمی کوردستان ئەرچی گواستنەوەی عومڕەکاران جێبەجێ دەکەن
و زائیدن ئێمە 85 کۆمپانی لاوەچیمان هەیە هەموو ئەوانە پێکەوە عمرە ئەنجام دەدەن بۆ عمرەکاران و ڕێژەی عمرەکارانمان لە هەرێمی کوردستان ساڵانە زیاترە لە 26,000 کەس واتە تا 28 شوبات ئێمە نزیکەی 26,000 هاوڵاتیمان لە هەرێمی کوردستان عمرەی ئەنجام داوە. هەموو زانیاریەکانی باس کرد بەڵام دەمەوێت بزانم عمرەکارێک پێشتر کە گەشتی بکردایە بۆ عمرە چەندی پێویست بوو ئێستا چەندی تێچێت بەپێی سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی توانی چێبڕچێ لە نێوان کۆمپانیەکان دروستکە بۆی نرخ دابەزێنی ئەمەش لە بەرژەوەندی هاوڵاتی دوای ئەوەی کە عمرە لە نزیکەی 12 بۆ 13 وەرەقەیان 1200 دلارەوە بوو نرخەکان داشتێنرا بەپێی ئەو پلانەی کە وەزارەتی ئەوقاف داینا نرخی عمرە دابەزی بۆ هەندێک شوێن نزیکەی 650 دلار واتە کەسێک 650 دلاری دەدا لە بەرامبەر مانەوەی دەڕۆژ لە وڵاتی عەرەبستان هاتوچۆی خواردنی بەیانیانی ئەوانە هەموو لەسەر ئەرچی ئەو کۆمپانیا بوو لە ئێستادا وا پێشبینی دەکەین نرخەکان زۆر زیاتر بەرز بێتەوە چونکە داواکاری ڕێنمایی جێبەجێکردنی چوونی گەشتی عمرە لە ئێستادا زۆر جیاوازە وەک لە ساڵی ڕابردوو بۆ نمونە ماوەی مانەوەی بۆ نمونە کەرەنتینکردنی خوا نەخواستە بۆیە وا تەسەوڕ دەکەم وا پێشبین دەکەم نرخی عمرە لەو ڕێژەیە ببێتە 2 قات و زیاتریش ئەمەش ناوە سەر ئێمە چونکە لای ئێمە تەنیا ڕێخستنی کە بواری کارژێڕێکی ئەوەی دەمێنێتەوە سەر نرخەکە کۆمپانیەکان لە نێوان خۆیانە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە وەک وەزارەتی ئەوقاف بەردەوام چاودێری و هەروەها دوواداچوون دەکەین بۆی بزانین ئایا کاروبارەکانیان لە چ ئاستێکدا بێژی وەزارەتی ئەوقاف سپاس کە لەگەڵم بووی گوڵباخ ئامادە کارەکانی ئەمان دەستی پێ کردەوە بەڵام ئەمان چاوەڕوانی لیژنەی باڵای کۆرۆنا و هەروەها وەزارەتی تەندروستیش دەکەن کە وەڵامیان بدەنەوە خۆت بە چ ڕێکار و ڕێنمایە گەشتی عمرە دەست پێ بکەنەوە بەڵام نرخەکان لە جاران زۆر بەرزترە بۆ ڕێکار و ڕێنماییانە. هاوکارم ڕێناس عەلی لە هەولێرەوە لەبارەی دەست پێکردنەوەی گەشتی عمرە بە وڵاتی سعودی زانیاریت پێدام. سپاس.